گفتوگوی زیاتر لەسەر دۆخی عێراق دەکەین بە میوانداری بەڕێز داود حەلفی شرۆڤەکاری سیاسی کە بەڕێزیان ڕاستەوخۆ لە بەغداوە لەگەڵمان دەبن. بەڕێز داود شەوتان باش، سوپاس بۆی کە ئامادەن لەگەڵمان. لەو پرسیارەوە دەست پێکەم، چوونی عەمار حەکیم بۆ سعودیا ڕاستەوخۆ لە دوای کۆبوونەوەی هێز و لایەنە سیاسیەکان لە عێراقدا چ خوێندنەوەیەک هەڵدەگرێت؟ بەڵێ بەڕێز داود دەمانوێت بزانین ئەم سەردانەی بەڕێز عەمار حەکیم بۆ سعودیا چ خوێندنەوەیەک هەڵەگرێ ڕاستەوخۆ لە دوای کۆبوونەوەکە؟ بینەرانی کوردستان 24 اعتقد ذهاب السيد عمار من لو باوەڕەدام کە سەردانەکەی بەڕێز عەمار حەکیم بۆ سعودیا لەسەر خواست و داواکاری گۆڕەپانی سیاسی عێراقیە، چونکە چوارچێوەی هەماهەنگی ئەمڕۆ نوێنەرایەتی کوتلەیەکی گەورە دەکات کە خاوەن هەژمون و دەسەڵاتە و دەسەڵاتداری سەرەکی دیمەنی سیاسی عێراقا و هەروەها شانشینی عەرەبی سعودیەش وڵاتێکی میحوەریە لە چارەسەرکردنی کێشەکان و خاوەن هەژمونە لە ناوچەکە و کاریگەری لەسەر بڕیاری سیاسی وڵاتانی ناوچەکە هەیە و لە بەرژەوەندی عێراقدایە کە وتوێژ و ڕاوێژ لەگەڵ تەواوی وڵاتانی ناوچەکە بکات و چەند لاپەڕەیەکی نوێ بکاتەوە لەسەر ئاستی پەیوەندی نێودەوڵەتی پەیوەندی هەرێمەتیەکان کە لەسەر بنەمای ڕێزگرتن لە یەکتر بنیاد بنرێت و لەسەر بنەمای ڕێزگرتن لە بەرژەوەندی و پەیوەندی و ڕێزگرتن لە سەروەری خاکی وڵاتان و ئاسمانی وڵاتان، هەروەها ئاڵوگۆڕی پەیوەندی لێبوردەیی و خۆشەویستی لە نێوانیان هەبێت و ئەمڕۆژ کە بۆ ئەوەی بەسەر ئەو بیرۆکاندا زاڵ بن کە لەلایەن نەیارانی عێراقەوە ئاراستە دەکرێن. زۆر باشە، ئاماژەت بە کۆمەڵێ خاڵی باش کرد کەواتە سعودیە دەتوانێم کاریگەریانی هەبێ لە عێراقدا؟ السعودية وڵاتێکی عەرەبی مسلمانە و دراوسەی عێراقە، هەروەها بڕیاری عێراقی چۆن کاریگەری لەسەر سعودیە هەیە، کاریگەری لەسەر ئاسایشی سعودیە هەیە بە هەمان شێوە، هەروەها لە بەیەکەوە بەستنی لایەنێکی سیاسی کاریگەر پەیوەندیەکی بەهێزی لەگەڵ شانشینی عەرەبی سعودیە هەیە. ئەمەش وا دەکات کە تەواوی کوتلە سیاسیەکان بگەنە ئەو باوەڕەی کە پێویستە هاوکار بن بۆ ئەو پەیوەندیە و لە گرنگی ئەو پەیوەندیە تێبگەن، هەروەها لە گرنگی دۆخی ناوچەکە تێبگەن کە بە تایبەت لەو ڕۆڵەی کە عێراق و سعودیە لە ناوچەکەدا دەیگێڕن، هەروەها گرنگی سعودیە بۆ عێراق لە میانەی پاڵپشتی ڕاز بۆ کوتلەیەکی یاخۆت پێکاتەیەکی عێراقدا ڕەنگ دەداتەوە. پێویستە لەسەر ئێمە ڕێز لەو پەیوەندیە بگرین کە لە نێوان ئەو لایەنە عێراقیانە لەگەڵ سعودیە هەیە، هەر هاوکاریەکیش لەلایەن هەر وڵاتێکی ناوچەکەەوە و بە تایبەت سعودیە بۆ لایەنەکانی عێراق پێویستە هەموو لایەنەکان ڕێزی لێبگرن و بە چاوی هەند سەیری بکەن. باس لەواکرێت بەشێکی گەورەی سەردانەکەی عەمار حەکیم بۆ سعودیە بۆ ڕازیکردنی سوننەکانە بۆ بەشداریکردنیان لە حکوومەت، کەواتە داواکاری سوننەکان چییە؟
ولحد اللحظة تا ئەم ساتە هیچ شتێک دزەی پێ نەکراوە، هیچ زانیاریەک لە داواکاریەکانی سنەت دزەیان پێ نەکراوە کە هەر سنە کە بەشێکی سەرەکی کۆمەڵگەی عێراقیە ئەوان ئاسایش و سەقامگیریان دەوێت ئەوەی ئێمە تا ئێستا پێگەیشت بین. هەروەها ڕێز داوا دەکەن ڕێز لە ناسنامەی سنی لە عێراق بگیرێت، هەروەها دەیانەوێت شارە وێرانبووەکانی سنە ئاوەدان بکرێنەوە و ڕێز لە پێکهاتەی سنی بگیرێت، هەروەها تەواوی مافەکانی ژیانیان بۆیان دەستەبەر بکرێت. باش لە ئەویش لە میانەی دابینکردن و تەرخانکردنی بودجەیەکی دیاری کراو بۆ ئەو مەبەستانەی کە داواکاریەکانی سنە دەپێکێن، بەڵام ئێستا کە دەبینین ئەوانەی کە ئامادەبوونی ئەوانەی کە لە دانیشتەکە کۆبوونەوەکاندا ئامادە نابن زۆر گرنگە بۆ بەرەو پێشچوونی ڕەوتی سیاسی لە عێراق. بەڕێز داوت، موقتەدا سەدر بەشداری هیچ کۆبوونەوە و دانووسان و گفتوگۆیەک ناکات و ئەنجامی گفتوگۆ و دانووسانەکانی ڕۆژی ڕابردوو هێز و لایەنە سیاسیەکانیش ڕەتەکاتەوە. کەواتە سەدر چی دەوێت؟ ئایا پێتان وایە سەدر ئەو داواکاریانی خۆی بگۆڕێت کە تا ئێستا پێداگری لەسەر دەکات، یاخود دۆخەکە بەرەو چۆ دەڕوات لای سەدرەوە؟ بەڕێز سەماحەتی موقتەدا سەدر و ڕەوتەکەی نوێنەرەتی قورساییەکی زۆر گەورەی پێکاتەی شیعی دەکەن، بە تایبەت کە لەسەر ئاستی سیاسی، هەروەها بەشداری نەکردنی لە کۆبوونەوەکاندا و لە دانیشتەکانی نێوان پێکاتە و لایەنە سیاسیە جیاوازەکان ئەو شەرعیەتی سەرکەوتن بەو کۆبوونەوە و بۆ دانوستانانە نادان کە لە نێوان لایەنەکانی دیکەدا بەڕێوە دەچێت بە تایبەت ئەو کۆبوونەوەی کە بە سەرپەرشتی جەنابی سەرۆک وەزیران مستەفا کازمی بەڕێوەچوو، هەروەها پێویست ئامادە نەبوونی ڕەوتی سەدر لەو کۆبوونەوەیەدا بووە هۆی ئەوەی کە هیچ لە بەرژەوەندی سەقامگیری شەقامی عێراقیدا نییە، لەبەر ئەوەی چونکە لەو کۆبوونەوەیەدا نەتوانرا بگەنە چارەسەرێکی بنچینەی و ڕیشەیی بۆ ئەو قەیرانەی کە باڵی بەسەر عێراقدا کێشاوە. هەروەها وەزیری قائد واتە ساڵح محەممەد عێراقی کە بە وەزیری سەدر ناوبراوە بەوە وەسفی کرد کە ئەمە وەک ماڵی جاڵجە ئەو کۆبوونەوە وەک ماڵی جاڵجاڵوکە وایە، و لەبەر ئەوەی هەروەها جێگەی ئەو کۆبوونەوەیە هیچ جێگەی گرنگی پێدانی ڕەوتی سەدر نەبووە و ئەنجامەکانیشی جێگەی گرنگی پێدانی هیچ لایەنێک نەبووە کە هیوای تروسکاییەک یاخۆ درەوشانەوەی ئایندەیەکی نوێ بۆ عێراق تێیدا بەدی بکرێت. بۆیە تا ئێستا بە هیچ شێوەیەک گەشتبین نین بەوەی کە ئەو کۆبوونەوانە ببنە هۆکارێک بۆ چارەسەرکردنی قەیرانی ئێستای عێراق. بەڕێز داوت حەلفی، شرۆڤەکاری سیاسی، سوپاس بۆ بەشداریت.